ئەگەر کوردی و مۆبایلیشت هەیە چی دیکە کاری پێ مەکە هەتا باشترین تەختەکلیل بۆ زمانی کوردی دانەبەزێنی. ئەمڕۆ لە نێوان 4 دانە لە بەهێزترین تەختەکلیلەکانی جیهان باشترینی بۆ زمانی کوردی هەڵدەبژێرین. هەر کوردێک پێویستە ئەو ڤیدیۆ ببینێت هەتا چی دیکە بە تەختەکلیلی عەرەبی یا فارسی نەنووسن. بە لایک و کۆمنتەکانتان دەبنە هۆی گەیشتنی ئەو ڤیدیۆیە بەدەستی کوردەکان. بڕۆین تەختەکلیلەکان بە تاقیکەینەوە لە نێوان 4 دانە لە بەهێزترینەکان، یعنی تەختەکلیلی سامسۆنگ، تەختەکلیلی گوگڵ، تەختەکلیلی مایکرۆسافت و تەختەکلیلی ئایفۆن. لە چوارەمی ڕادەست پێ دەکەین، یعنی تەختەکلیلی سامسۆنگ. بۆ کە لە وەرگرتن لە تەختەکلیلی سامسۆنگ تەنیا ئەو کەسانێک کە مۆبایلی ئەندرۆیدیان هەیە مۆبایلەکەیان سامسۆنگە دەتوانن لە تەختەکلیلەکە وەرگرن کە یەکێک لە کێشەکانێتی. بەڵام تەختەکلیلی سامسۆنگ چۆن چالاک بکەین؟ کاتێک کە مۆبایلەکەتان کردەوە دەڕۆنە ناو ڕێکخستن و لە خوارە بەشی جێنەرال مەنیجمنت لە خوارتر نووسراوە کیبۆرد، لەوێدا دەتوانن تەختەکلیلی سامسۆنگ چالاک بکەن. بەڵام چۆن دەتوانین زمانی کوردی تێبهاوین؟ دەڕۆنە بەشی ئینپوت لەنگویجەکانی کوردی دەنووسن و لەسەر کوردی هەڵبژێرن، کوردی لەسەر داگرن و کوردی هەڵبژێرن، خوارێژ نووسراوە کوردی کرمانجی کە دەتوانن کوردی کورمانجیش تێهاوێن. کەمێک چاوەڕە دەبین تا زمانەکانمان هەموو بۆ دەکرێتەوە، دەگەڕینەوە دوایە، دەڕۆینەوە بەشێکە بە تاقیکەینەوە. هەر وەک دەبینێن دیزاینێکی سادە هەیە و لە خوارە دەتوانین بەداگرتن لەسەر و بازنەی زمانەکەی بگۆڕی. دینە خوارتر پێی دەنووسین کەمێک هەستی نووسینی زۆر خۆش نییە. چۆن بڵم وەک تەختەکلیلی ئایفۆن یا وەک تەختەکلیلی ئەو سێدانەی دیکە هەستی نووسینەکەی کەمێک گونجاو نیە. بەڵام ئەگەر ئێوە لە مێژە کاری پێ دەکەن پێتان خۆشە بۆی کوردی بنووسن، بەڵام بە پێشنیاری من تا تەختەکلیلی ژمارە 1 ڕاوەستن ئەو زۆر تایبەتە. جا با بڕۆین کەمێکی دیکەی پێ بنووسین، کەمێک درەنگ یعنی پینگی لەسەرەیە، کەمێک تاخیری هەیە دەنووسیندا. ئەوە یەکێک لە کێشەکانی تەختەکلیلی سامسۆنگە و لە تایپکردنیشدا ئەو ویبرە خۆشەکەت پێ نادات. کەمێک تایبەتمەندی AI هەیە، بەڵام کێشەکەی دیسان ئەوەیە کە بۆ زمانی کوردی چالاک نەکراوە، تەنانەت بۆ زمانی فارسیش نابێت، تەنیا بۆ زمانی عەرەبی بۆ ئینگلیسی و زمانە دیکە دەبێت. ئیمۆجیەکانی بەڵام جوانن. لە ئیمۆجیەکانی ئیمۆجی بە کوردی دەبێتی لێرەدا پێم بڵن، خۆم لە بیرم چۆتەوە. و تایبەتمەندەکانی دیکەشی وەک ئەوەی کە دەتوانی دیزاینەکەی بگۆڕی، ئەوەی کە بتەوێت شوێنی پیتەکان بگۆڕی، هەمووی لە ئەپێکی جیاوازە، ئەپی گودلاک لەسەر سامسۆنگ ستۆردا دەبەزێنن و دەتوانن هەمووی گۆڕانکاری بکەن. ئەوە تەختەکلیلی سامسۆنگ بوو. لە کۆتاییدا پێتان دەڵم لە چاو تەختەکلیلەکانی دیکە چ نمرەیەک وەردەگرێت. بەڵام با بڕۆین تەختەکلیلی سێیەم یانی مایکرۆسافت سویفت کی. بۆ کە لە وەرگرتن لە تەختەکلیلی مایکرۆسافت لە گوگل پلی ستۆر تەنانەت ئەپستۆریش هەیەتی. بۆ ئەپستۆری دەتوان بنووسن مایکرۆسافت سویفت کی، چالاکی کەن، بڕۆنە ناوی و داوەتان لێ دەکات کە دەڵێ سویفت کی هەڵبژێرن بۆی کە بتوان کەڵکی لێ وەرگن. ئێوە هەڵی دەبژێرن، پێم وابێ پێویستە هەژماری مایکرۆسافتەکەتانی پێ بدەن، پێم وایە پێویستیش نەبێت، نازانم. ئەگەر پێویست بوو هەر بە گوگڵەکەتان بڕۆنە پێشێ دەتوان هەژمارەکەی چالاکەن و کەڵکی لێ وەرگرن. هەر لێرەژا ئێمە دەتوانین ببینین کە چۆن کیبۆردەکەی دیزاین کراوە. دیزاینەکەی لە چاو کیبۆردی سامسۆنگ زۆر جوانترە. من زۆرم پێ تایبەتە، من ماوەی نزیکەی 2 ساڵە هاتوومەتە سەر سویفت کی. ڤیدیۆشم بۆ چاکردبوو لە ڤیدیۆ یەکەمەکانی ئینستاگرامەکە دەتوان چاوی لێکەن، بەڵام بەڕای من چاوی لێ مەکەن. لێرەدا تایبەتمەندی ئێکەین دەتوانین چاو لێکەین بەشێکی بەناوی کۆپایلەت کە ڤیدیۆشم بۆ داناوە و ئێوە دەتوان لە کۆپایلەت یعنی ژیری دەستکردی مایکرۆسافت ڕاستەخۆ کەڵک وەرگن کە لە چاو کیبۆردەکانی دیکە هیچیان ئەوەیان نییە. لێرەدا دەتوانی پرسیاری لێ بکەین، تۆ لەسەر کۆپایلەتەکەدا بگرە پێویست ناکات کۆڵێک لە ژیری دەستکردەکان بگەڕێ، ڕاستەخۆ لێرە بیبینەوە و پرسیاری خۆتی لێ بکە. تەنانەت دەتوانی مۆدلەکانیشی تێدا هەڵبژێری و ChatGPT 5 هەیە. بۆ کەڵک وەرگتن لە ChatGPT 5 ئێوە دەتوان هەم لێرە کەڵک وەرگرن، هەم لە ئەو ماڵپەڕێکی پێشتر پێم ناسان بوون کە ڤیدیۆکەی ئەلێرە دێت. دەتوان بڕۆن چای لێ بکەن، هەروەک دەبینی مۆدل لە جیاوازەکانیش لەبەردەستە. و ئێمە با بڕێنەوە ناو تەختەکلیلی کۆپایل تەختەکلیلی سویفت کی مایکرۆسافت و ئێستا بابین تێمەکانی چاولێکیم بزانین ئایا ئەوەش وەک سامسۆنگ تێمەکانی بردووەتە ناو جێگای دیکە یا هەر لە خۆیتە کە وەک دەبینێت لەسەر خۆیدای کۆمەڵێک تێممان دەدات، یعنی پێویست نەبوون ئەپی دیکە
دابەزێنین کە بتوانین لەو تێمانە کەڵک وەرگین. تێمەکانی زۆرن کە من هەر لێ دەگەڕم لەسەرەوەی خۆی بمێنێتەوە. با بڕۆین بزانین چۆن زمانەکەمان تێبین. هەروەک دەبین من چۆن لە مێژە کەڵکی وەردەگرم زمانی کوردی لەسرە. بەڵام لە بەشی ئەدلەنگوێژدا لەسەری ئێوە بە عربی یا بە فارسیش بنووسن کوردی یا ئینگلیسی کوردیەکەتان بۆ دێنێ هەم کوردی کرمانجی تیا هاوێنە هەم کوردی سۆرانی کە بۆی کە زۆر بەراحەتی لە هەردووکیان کەڵک وەرگرن. ئەوە زمانی کوردیەکەی بوو. هیوادارم لەوەی کەڵک وەرگرن من ئەوم زۆر بەدڵە یەکێک لە تایبەتترین تەختەکلیلەکانە بەڵام دەحەستی نووسیندا تۆزێکی کێشە هەیە کە ناگاتەوەی ژمارەیەک. بڕۆین تەختەکلیلی ژمارە 2 یعنی تەختەکلیلی ئایفۆن. پلەی دووهەم ینی تەختەکلیلی ئایفۆن. تەختەکلیلی ئایفۆن یەکێکە لە تایبەتترین تەختەکلیلەکانی جیهان لە هەستی نووسیندا. ینی من ئایفۆنیشم هەبوو ئەندرۆیدیشم هەبووە تەختەکلیلی ئایفۆن هیچ تەختەکلیلێکی لە هەستی نووسیندا ناگاتێ. ئەوەی دەڵێم بێر کابرە بەڕاستی لەو بوارەدا ئێستا با بڕۆین ئێمە زمانی کوردی تیان بەداخەوە زۆربەتان یا زۆربەمان زمانی عربی یا فارسی تێداوێنە بێ کوردی دەنووسین. یەک بار تۆ زمانی کوردەکەی تێ هاوێ و خۆت حەسێنەوە بڕۆ ناو سێتینگز با بگەڕێنەوە پێتان نیشاندەم بستنە کوێ لە سێتینگزا دێ بەشی جێنەرال کەمێک دێ خوارتر نووسراوە کیبۆرد لە کیبۆردە لەسەردا نووسرا کیبۆرد لەسەریدا بگرە. ئەگەر کوردیتان هەبێت هەروەک دەبین لەسەردا نیشاندا کە پێشترتی هاویشتراوە دەنا ئەگەر کوردی تێدا نەبوو ئەدنی و کیبۆردی لێدەن و لەسەر بنووسن کوردی کوردەکەتان بۆ دێنەوە چونە من تێم هاویشتۆ بۆیە بۆم ناهێنە. ئێستا هەروەک دەبینین ئێمە تەواوی کوردەکانمان تێ هاویشتۆ دەڕۆین بە تاقی دەکەینەوە چۆن زمانەکەمان بگۆڕین لەسەر دایرە خوارێ لێ دەین فارسی کوردی کرمانجی دیسان ئەوەش کوردی سۆرانی. هەستێکی زۆر خۆشتان پێدەدات بەڵام یەکێک لە خاڵە لاوازەکانی تەختەکلیلی ئایفۆنەوەی کە تایبەتمەندی ژیرە دەستکردی زۆر کەمە. تێدا نبینم من هیچ تایبەتمەندێکی تێدانیەوەش کە هۆکارەکەیەوە کە لەسەر موبایلەکەیدا تایبەتمەندی ژیر دەستکردەکان هەنا هەچەند ئایفۆن تایبەتمەندی ژیر دەستکردەکەی لە چاوایندیکە لەسەر ئاندرۆیدەکان وەک سامسۆنگوانە زۆر کەمترە بەڵام بەڕاستی یەکێک لە خۆشترین هەستی نووسینتان پێدەدات تەختەکلیلی ئایفۆن لەسەر ئایفۆن بۆ کوردی تکای کوردی تێب هاوێنەوە بە کوردی بنووسن. پێشەوەی کە پلەی یەکەمی تەختەکلیلەکانتان پێ بناسیێنم زۆرم دڵخۆش دەکەن کە کەناڵی یوتیوبی کورتایتێک سابسکرایب بکەن. ئێمە لێرە خزمەت دەکەین بە زمانی کوردی لە بواری ژیری دەستکرد و تەکنۆلۆژیادا بە سابسکرایبێک دەبنە هۆی دڵخۆشی و پاڵپشتی ئێمە. تەختەکلیلی ژمارە 1 بەڕای من باشترین تەختەکلیل بۆ ئاندرۆید بەڵام پێم وابێ بۆ iOS زمانی کوردی لەسەر نییە بەڵام بۆ ئاندرۆید لە هەمان باشترە. بەڕای من لێوی کەڵک وەرگرن من خۆشم دەمەوێت بێمەوە سەر ئەو ینی تەختەکلیلی گوگڵ بە ناوی جیبۆرد. بۆ کەڵک وەرگرتن لەو تەختەکلیلە ئێوە پێویستە لە گوگل پلی ستۆر بنووسن جیبۆرد هەرەوەندا دای بەزێن و بیکەنەوە سەرتا پێتان دەڵێ ئینەیبێڵیکە لە ڕێکخستنەکاندا دەتوانی بڕۆی لەوێدا پێشت دەڵێن جیبۆردەکەی هێناوە لە سەریدا بگرە ئۆکەی لێدا تا چالاک دەبێت دوایە هەڵی بژێرە کە بتوانی بێوی بینوسی ئەویش لێ دەدەین و تەواو بوو هەرۆ دەبین ڕێکخستنێکی سادە لە بەشی لەنگوێژەکاندا ئێمە دەڕۆین سەرەتا کوردی تێداوین هەر بنووسن کوردی چەندانە کوردیتان بۆ دێنێت من هەم کوردیش کوردی یاسای ئەمە کوردی کرمانجی هەڵدەبژێرێت و کوردی عێراقیش کە بەداخەوە بریان نووسیبای سۆرانی کە وای نووسیوە من کوردی عێراق هەڵدەبژێرم و کوردی سۆرانێکی خۆمانی پێدەنووسین. تایبەتمەندی دیکەشی هەیە لە تێمەکانیشدا وەک مایکرۆسافت سویفتکەی توانای ڕاستەوخۆ تێمەکانت هەڵبژێری لە خوارج تێمی دیکەشی هەیە. تایبەتمەندی دیکەی زۆرە کە دەتوانێەوە لە هەمان کەڵک وەرگرتن وەک شێوازی و نووسین و ئەو شتانە ئێمە دەڕۆین شێوازی چنینی پیتەکان بە تاقی دەکەینەوە کە بزانین چۆنە چۆنە لێرە دەتوانن زمانەکەتان لە خوارێ بگۆڕن کە لەسەرە و کۆرەی داگرن. ئەمە دێمە سەر کوردی هەروەک دەبینین کوردێکی باشە. باشێکەشی ئەوەیە هەموو پیتەکانی تێدا یعنی تۆ پێویستنی لە پیتێک گەڕ یا قەمگرسە پیتێک دەڕاگری بۆی کە یەکدانی ببینیەوە هەمووی تێدا کە یەکێک لە باشترین تایبەتمەندەکانە بۆی کە بتوانی تەختەکلیلێکی باشت هەبێت. بەشێکی تێدا بەشی ترانسلیت کە تۆ دەتوانین ڕاستەوخۆ ئەو شتێک کە دەتەوێت ئەو ڕستەیە کە بۆ نمونە تو دەتوێت کوردی قسە دەکەی ئینگلیسی نازانی لێوێ بینوسە و ئەو ئینگلیشەکە بۆ دەنووسێتەوە یا هەر زمانێکی دیکە. بەداخەو کەمێک تایبەتمەندی ژیری دەستکردەکەی لە چاو ئەو وانەی دیکە کەمترە ئەوەش هۆکاری خۆی هەیە
بۆچی چون لەبەرەوەی کە گوگل هاتووە تەواوی تایبەتمەندی ژیری دەستکردەکەی لەسەر موبایلەکەی داناوە. این بۆ نمونەکە تۆ موبایلی سامسۆنگ دەبێت قام لەسەرەوە دوگمەی ناوەڕاستی ڕاگری تەواوی تایبەتمەندی ژیری دەستکردەکان چالاک دەبن و پێویست نێ ئێوە هەمووی لەسەر کیبۆردەکەی بێت. بەڵام لە مایکرۆسافت سویفتکەیدا بە پێچەوانەی سامسۆنگ هاتووە تەواوی تایبەتمەندیەکانی لەسەر کیبۆردەکەی داناوە، چون مایکرۆسافت نەرمامێری خۆی بۆ سەر موبایلی ئێستا نییە، هەر بۆیەش لەسەر تەختەکلیلەکەی داناوە. جا لە نێوان ئەو چواردانە تەختەکلیلە ئەگەر بین بۆ ئاندرۆید و ئایفۆن هەڵبژێرین دەبێت بکەین. ئەگەر ئایفۆنتان هەیە بەڕای من پلەی یەکەمتان هەمان تەختەکلیلی ئایفۆنە، هەرجورکە پێم وتن زمانی کوردی تێبهاوێن و بە کوردی بنووسن، بە فارسی مەیەن کوردی بنووسن، بۆی کە دەستان ڕابێت وردە و بخۆتشان فێر بن. هەگە بە خۆتان دەستی وردە وردە هەموو شتێکتان دێتە دەستی. پلەی دووەمیش مایکرۆسافت سویفتکەیە. ئەوانی دیکە بۆ ئایفۆن زۆر پێشنیار ناکەم. بۆ ئاندرۆید یەکەم جیبۆرد، دووهەم مایکرۆسافت سویفتکەی، ئەگەر سامسۆنگیشتان هەیە لەوانەیە پلەی آخریش سامسۆنگ. جایەکدانە هەواڵتان پێ بڵم تەختەکلیلی جیبۆرد لەسەر تەواوی موبایل ئاندرۆیدەکان بێت جگە لە موبایلەکانی سامسۆنگ لێبەردەستە. یانی ئەو تەختەکلیلی کە تۆ موبایلی سامسۆنگی موبایلێکی دیکەتەیە ئەو تەختەکلیلی گوگڵە کە لەسەر تەختەکلیلەکەتە، یانی جیبۆرد لەسەر موبایلەکەتە و تۆ بێکیشە دەتوانی کەڵکی لێ وەرگری تەنیا بڕۆ زمانی کوردەکەی تێدا چالاکە و بە کوردی بنووسە. زۆر سپاس کە تایارە هاوڕێم بوون. تکایە ویدیۆ بۆ تەواوی هاوڕەکانتان بنێرن کە هەمومان بە تەختەکلیلی کوردی بنووسین، چیری کە بە تەختەکلیلی فارسی یا عەرەبی نین کوردی بنووسین و وردە هەر بە کوردیەکەی بنووسین دەسمان رادیۆ فێری ڕێنووسی کوردیش دەبین. سابسکرایبی کاناڵتان لەبی نەچێ و بژین و کورد بمێنن.